لە یاریەکی بەهێزی هەفتەی نوێمی خولی پلەیەکی کوردستان یانەی بروسک لەسەر یاریگای پیشەسازی لە شاری هەولێر میوانداری لە ڕانیا کرد. لە خولەکی حافت ڕامیاربەنگین توانی زوو بربەستی یەکسانی بشکێنێت و بە لێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی یەکەم بۆ بروسکی خاوەن ماڵ تۆمار بکات. یانەی ڕانیا دوای ئەم گۆڵا بە ڕێژەیەکی زۆر کۆنتڕۆلی تۆپی گرتە دەست و فشاری خستە سەر سپی پۆشانی خاوەن ماڵ. ڕانیا هێندە مەترسیدار دەرنەدەکەوت تاوەکو بە گۆڵ بگات. بەرکەوتنی کۆتایی لە هێرشەکانی لە بەرژەوەندی ئەو نەبوون، چونکە تۆپەکان بە ئاسانی لەدەست دەدران. لە خولەکی 45 نیوە یەکەم و بە هەوڵێکی دووجاری ڕانیا لە ڕێگەی لازوو عەلی بە گۆڵی یەکسانی گەیشتەوە. لە نیوەی دووەم جارێکی دیکە بروسک هاوشێوەی نیوەی یەکەم زوو گورزی خۆی وەشاند و دوای تێپەڕبوونی دوو خولەک محەممەد فاتح بە گۆڵی دووەم بروسکی پێشخستەوە. ڕانیا بە تەواوی هێزی خۆیەوە هەوڵی گۆڵی یەکسانی دەدا. بروسکیش بە هێرشی هەڵگەڕاوە دەرفەتی زیادکردنی جیاوازیەکەی هەبوو. دوای چەندین هەوڵ کوڕانی سوورپۆشی دەڤەری ڕاپەڕین لە خولەکی هەفتە لە ڕێگەی دانەرباییزەوە ئەنجامەکەیان یەکسان کردەوە. ڕانیا دەرفەتی ئاسانی بۆ گۆڵی سێیەم هەبوو، بەڵام لە دەستیان دەدا. لە خولەکی 72 ناوبژوان لێدانێکی سزای بۆ ڕانیا هەژمار کرد و کاردۆست عەلی جێبەجێ کرد و ڕزگاری گۆڵپارێزی بروسک تۆپەکەی گەڕاندەوە و دەرفەتی بە ڕانیا نەدا بۆ جارێکیش بێت لە یاریەکە پێش بکەوێت. لە خولەکی 74 ناوبژوان کارتی زەردی دووەمی بەڕووی محەممەد فاتح لە بروسک بەرز کردەوە، بەڵام دوای دوو خولەک زانی کە دەبێت کارتی سووریشی پێ بدات و بیکاتە دەرەوە لە یاریگا. ڕانیا بە تەواوی بۆ گۆڵی سێیەم و سەرکەوتن دەجەنگا، بەڵام گۆڵپارێز و ستونی بروسک بوونە بربەستی سەرەکی. هەر بۆ یاریەکە بە دوو گۆڵ بۆ هەر لایەکیان و بە یەکسانی بە کۆتایی هات. بەداخەوانێ دیارە دوای ئەوەی کە ئاستێکی باشمان پێشکەش کرد، تیپی میوان تەنها لە چەند فرسەی لە دوو فرسەدا بتوانیان ئیستیغلالی فرسەکان بکەن، بەڵام بەداخەوە یارزانانی هێڵی پێشەوە ئێمە ئەو ڕۆمۆفەق نەبوون لەوەی کە بتوانن لەو هەموو زەختێک کە لەسەر تیپی بەرامبەر دروستمان کرد چەند هەلێک ئیستیفادەی لێ بکەین و بتوان گۆڵی پێبێن و بتوانین سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین. بەداخەوە بەڕاستی دەبوو ڕانیەگە لە هەموو یاریەک خاڵی لەدەستدا بە لەو یاریە دەبوو سێ خاڵی ئەو یاریە بەدەست هێنابایە. لە دوای گۆڵکردنەکەمان پێ یاریزانیشمان تەرد کرا، ئەمە دەماتوان یعنی ئیشمان کردو لە هەفتەیەمی دووەم هەندێک ڕێنمایی هەبوو هەرزوو تەطبیقیان کرد، دەتوان بریم لە دەقەکانی ئەوەی تەطبیقیان کرد و ئەمە گۆڵشمان کرد، بەڵام ئیدی بوار ڕێ پێ نەدان لەبەرەوەی نەقس بووین. فەریقی بابلەنیانەی ڕانیا یەک لە تیپە باشەکانە، یەک لە تیپە وەکو فەردی وەکو جەماعی زۆر باش بوون، بەڵام ئەمن دەستخۆشی لە یارزانەکان دەکەم کە توانیان یاریەکە کۆتایی پێبێنن بە یەکسان بوون. بەم جۆرە یانەی ڕانیا لە خانی پێنجەمی ڕیزبەندی دەبینرێت بە کۆکردنەوەی 14 خاڵ و یانەی بروسکیش بە 9 خاڵ لە خانەی 15 مایەوە.